کاتتان باش بارێزان بینەرانی کەناڵی ڤینی ئاسمانی ئێمە ئێستا لە پارکی سامی عەبدوڕەحمانی لە شاری هەولێر شاری قەڵا و منارە شاری دێرینی قەڵا و منارە شاری هولاکۆ بەزێنین بەڕێزان خەڵکێکی زۆر لێرە ئامادەن بە مەبەستی کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵمان بن بۆ ئەوەی بەرنامەکەمان پێشکەش بکەین کە پێکهاتووی لە بەرگەکانی پێشبڕکێ پرسیار و خەڵات و تاداوی لەگەڵمان بن بینەرمان بن بەڕێزان ئێستا دەست بە بەرنامەکەمان ئەکەین و بڕگەی یەکەم پرسیار و دیاری و ئێستا خێزانێک لە دۆک هاتوون با بفەرمونون لێرە بفەرمونون و بڕگەی پرسیار و دیاری لە کۆمپانیای فاستلینک بەخێر بێن فەرمونون لێرە بخێر هاتن خێران بیت بژیت مەمنون سەرچاوە هاتن چاوانی باشی مەمنون سپاس ئەڤروکەوە چاوە ئەف پۆرکە دیت ئەف خەلکە لێرە خڕڤە بووی هەموو پێکڤە و ئەبدڵخۆشی و بکەیف یێ ڕۆژێت خۆ دەرباستکن و دەمێت خۆست بۆرینن ڕاستی ڕۆژێکە خۆشە و خەلکی هەولێرێژی گەلک پێشوازیە میڤۆنەکە شێوەیەکی جوان و سپاس بۆ خەڕێکە مەمنون تا چاوە ئەف پۆرکە دیت والله گەلەکە خۆشە بەڵێ تا چاوە ستێجێ و ئەف کەرنەڤاڵێ فاستلینک دیت زۆر جوانە دەست خۆش بووە بۆهاتنەوە بۆ ئێرە زۆر خۆشە بەڵێ ئەمێ پرسیارێکی پێشکەشیوە بکەن ئەگەر وە بەرسف درستدا ئەمێ ئامێرێت فاستلینک پێشکەشیوە بکەن تەمامە پرسیارەمە بێژتن پرسیار بێشت مانای وشەی فاستلینک چییە؟ مانای وشەی فاستلینک بە ئینگلیزی چییە؟ یەک هێلی بەهێز دوو هێلی خێراترین سێ هێلی گەورە گەورە ئەزرێت خۆ بکە لە زێنەکە بەهێز هێلا لەسترین و هێلا گەورە و هێلا بەهێز 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 هەرێکی شوە ئەتبێژم بەرسێتەوە دوا نێزیکێک بووم بڵە هەرێک شوە بەرسڤێکی پێش دەکۆم خەڵاتە پێشکەشێوە بکەین بەهێز بەهێز یادی چ بوو؟ بلاسترین بەهێز بەڕێزان مانای وشەی فاستلینک بە ئینگلیزی وەڵامی درست هێلی خێراترینە هێلی خێراترینە چەپڵەکانتان بەرسەوە درستە دەست خۆش شێلوە بکەین ئەگەر بە ئەرک نەبێت دوو ئامێرەی فاستلێکمان بۆ بینە ئەی دەست خۆش فەرموو پیرۆز بێت سپاس مەمنون سپاس بۆ ئەوەژی ئامیرێکی تر پیرۆز بێت زۆر سپاس هەمی دەمێتوە خوشیە دەبن ئینشەڵڵا و دەمێت خۆش لێ پارکان دەخۆش ببۆرینن هەر ساغ بن گەلێک سپاس بەڕێزان بەرەو برکێکی تر لە بەرنامەکەمان بینەرمان بن بەڕێزان بەردەوامین لەگەڵتان و بڕگەی پرسیار و دیاری و ئێستاش پرسیارێکمان هەیە ئەگەر وەڵامەکەتان درست بێت فاستلینگێک بە ئێوە بەخشین تەواو پرسیارەکە دەڵێ جوورەکانی ئامێری فاستلینک چین ڕەنگەکانیان جوورەکان USB هەیە و وایفای هەیە USB وایفای وەڵامەکە درستە دەست خۆش ئامێرێکی فاستلینکمان بۆ بێنەک بفەرموو پیرۆزە زۆر سپاس بەڕێزان بەردەوامین بینەرمان بن بڕگەی پرسیار و دیاری بەرەو خێزانێکی تر لەگەڵمان بن بەڕێزان ئێستا کاتی پێشکەشکردنی پێشبڕکێیە و بڕگەی یەکەم بڕگەی باڵۆنە لە ناو هەر یەک لەم باڵۆنانە خەڵاتێک هەیە بە دەبوس دەتەقێنێت و دەبێتە خاوەنی خەڵات ئەم خاتونە بەڕێزە با بفەرموێت
وأم جنجة جوانا بفرمو تمام فرقينيا دو استا بس دو لناو هر يك لم بالونانا خلاطك هيا بدا بوس دمبوس تتقينت يك هر يك بالونك تتقينت تمام وخلاطك لناو خلاطك بفرمو الله كونك أما خلاطي توها بختي تو برزان تيشيرتكي فاصلينك تيشيرت شابلا كانتان تيشيرتي فاصلينك تمام دبوس بس دبوس Esta straightu. Jekk lan balonana. بختيتو يا الله دي أمريكي فاصلينج 4G اگر بارك نبيت أمريكي فاصلينج ما بو من بينا بفرمو بيروز بيت بهارا برزان استادگرین و بو برگی پسیار و دیاری و دس پسیار اکثر با پیشکشی با خزانه نکن پسیار کدله مانای و شی فاصلینگ چیه؟ هلا خيراترين يعني بأسرع يكين هيلي خيراترين 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 يعني الأسرع فاصلينج يعني هيلي بخيراترين هيلي انترنت لسرتاسري عراق سرتاسري عراق تمام استاش دياريك امريكي فاصلينج بمان بينا بيروز بيت وچاين بما بيجي تشتقتنا اولير قلكي خوش اولير خوش قلكي خوش برنامج مچونه قلكي خوش برنامج مچونه قلكي خوش ساعتها وخوش قلكي خوش هاولير خوش برزان بردوامين وبرف خزانه كتير وبرسياره كتير كوي باشي لك سپاس الحمد لله باشا ونشاوا اهلا سرچاوا ما دوست بكم بهديني بسيارة مد بيجتن بسيارة كدالي برزان جوركاني اميري فاصلينج تشين واي فاي واي فاي وايرلس اويا زور آسانه بسيارة بس بقول او دوباره که جوركاني اميري فاصلينج تشين واي فاي ويو اس بي يو اس بي برسوا درسته دست خوشیل ود کین امریکی فاصلینگ دیاریه بو هوا ان شاء الله دمت خوش ببورینن ان شاء الله هر دمت خوشی دابن ای دست خوش پیروز بت تا چه بو ما بيجي بكمباني فاصلینگ فاستيم قالك دست خوشي كان لسر خطي وقالك سريعه وخدمه خو قالك باشا وان شاء الله بردوام به بسر بريقه بيجي بو فاصلینگ جد بيجي فاصلینگ تو خيراتريني يعني بخيراترين هيلي انترنت لسرتاسري عراق استالا بارزقاي هولير وسليماني ودهوك ولمزوانا ان شاء الله لبارزقاي حلبجة ان شاء الله بارزان بردوامين برو خزانة كتير بينر من بن بارزان خزانة كتير وبسيارة كتير وديارية كتير لفاصلينج بسيارة
ئاسانە زۆر ئاسانە دەڵێ لە یەک ئامیرەی فاستلینگ چەند کەس دەتوانێت سودمەند بێت لە ئینتەرنێت لە یەک ئامیرە چەند کەس دەتوانێت سودمەند بێت لە ئینتەرنێت توالێت چی سێ سێ کەس آه. توالێن سێ توالێت چی ماما دو توالێت چی دو كاس دوو کەس ئەتۆوەتی سێ وانە دوو یان سێ ئەتۆ لەسەر سێ سێ ئەتۆوەتی دوو دو ياك تا یەک بێت بەڕێزان پرسیارەکە دەڵێ لە یەک ئامێری فاستلینگ چەند کەس دەتوانێت سودمەند بێت لە ئینتەرنێت وەڵامی مامم تەواوە وەڵامی درست سێ کەس دەتوانێت بە ئەرک نەبێت دیارەیەکی فاستلینگمان بۆ بێنە پیرۆزە مام پیرۆز بێت سپاس دست خوش جاجنتا پیروز به بخوشی لە خۆشی دابن لە خۆشی دابن بەڕێزان بەردەوامین خێزانێکی تر بڕگەی پرسیار و دیاری لەگەڵتانین بە سپۆنسەری سەرەکی فاستلینگ 4G بینەرمان بن بەڕێزان خێزانێکی تر و پرسیارێکی تر و پرسیار دەڵێ ڕەنگەکانی لۆگۆی فاستلینگ کامانن پەمەیی و ڕەساسی ڕەش و سپی سوور و ڕەش پەمبە و ڕەساسی ئەتۆ چی دەڵێ سبيورش سپی و ڕەش دو نوع هي سبيورش ها بمبا ورصاص بمبا ورش پەمبە و ڕەساسی اه والله رش ئەوە ڕەشە نازانم والله بمبا ورش اه بەڵێ وەڵامەکە ڕاستە بە ئەرک نەبێت ئامیرێکی فاستلینگ پێشکەشە بە ئێوە پیرۆز بێت قالك ممنون لە خۆشی دابن لە خۆشی دابن بەڕێزان لە بیرمان نەچێت ئەم بەرنامەیە بە سپۆنسەری فاستلینگ 4G بینەرمان بن بەڕێزان بەردەوامین لەسەر پێشکەشکردنی پێشبڕکێ و بڕگەی باڵۆن و ئێستا بانی ئەم خاتونە بەڕێز ئایلە بفەرمونون لێرە کوی باشی باش ساو چون ئەپارکە ببینی پارکە چون ئەبینی اوكتياني قال لك باش بخشي قال لك کاتێکی خۆش بەسەر بەرن سر بلندر قش باشی کوی باشی باش ساندی ئێستا باڵۆنێک دەتەقێنێت و خەڵاتێک لە ناوە تەوا تمام لێرە والله بفەرمو لێرە باڵۆنێک اختیارکە و خەڵاتێک لە ناوە الله بەڕێزان با سەیریەکەین چی نووسیە تیشرت ناوڵات تیشرت نییە ئامێرەی فاستلینگ دیارە بفەرمو لێرە بفەرمو ئامێرێکی فاستلینگ 4G پیرۆزە بەسەر چاوم لە خۆشی دابن بەڕێزان ئێستاش لە خێزانێکی تر و پرسیارێکی تر ئاراستەکەین کوی باشی سلامت خير بين جی سپاس مەمنون بەڕاستی زۆر خۆشە ئێمە سەردانی ئێرکانە دەکەین بۆ خۆش خۆمان بەڕاستی دڵمان دەکاتەوە بەڕاستی زۆر سپاس حکومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەم ئاوادانکردنەوەی هەولێر و هەموو ئەو شوێنە هاوراکان زۆر خۆشن ما بەسەرتا پێڕێزبایتان دەکەم زۆر سپاس بەڕێزان لەبەر ئەوەی شاری هەولێر پایتەختی کوردستانە
زۆرترین شوێنی گەشتیاری لێیە بۆیە بەم ئەم ساڵ بە هەزاران گەشتیار ڕووی لەم شارە جوانە کردووە. پرسیارەکە دەڵێ یەکەم هەنگاو بۆ بەکارهێنانی فاستلینگ چییە؟ یەکەم هەنگاو بەێ ئامێرێکی پێشکەوتووە یەکەم هەنگاو بۆ بەکارهێنانی ئامێرەی فاستلینگ چییە؟ یەکەم خطوە ئەتوو فاستلینگێکە بۆ ئاسانکاری هەموو چەند سەعات لەسەر شەحن چەند کاتژمێر لەسەر شەحن دادەنین؟ چەند کاتژمێر ئامێرەی فاستلینگ یەکەم هەنگاو لەسەر شەحن دادەنین؟ 1 ساعت 1 ساعت 6 ساعت 2 ساعت 3 ئامێرەی فاستلینگ مواصفاتی چییە؟ 4 مواصفات 4 کاتژمێر بەڕێزان یەکەم هەنگاو بوو بەکارهێنانی ئامێری فاستلینگ 4 کاتژمێر لەسەر شەحن دادەنین. بەرسەوە درستە وەڵامەکەتان درستە بە ئەرک نەبێت ئامێرێکی فاستلینگ بوومان بێنە پیرۆز بێت لە خۆشیدا بن بەڕێزان بەرەو خێزانێکی تر و دیارەکی تر لەگەڵمان بن. بەڕێزان بەردەوامین و ئێستا خێزانێکی تر و پرسیارێکی تر پرسیارەکە سەرەتا کوی باشیمە چون ئەم پارکە بینی بەڕاستی بەهاری ئەم ساڵ جیاواز بنەکە بەهارەکانیتکە و جەژنی ڕۆز لە هەموو خەڵکی کوردستان وەرچا پەرچ کوردستان پیرۆز دەکەم بە خۆشیتان ئینشاءالله. زۆر سپاس. پرسیارەکە دەڵێ سیستەمی کارپێکردنی فاستلینگ کامانن؟ 4G 3G 2G دووبارە یەکەم پرسیار سیستەمی کارپێکردنی فاستلینگ کامانن؟ 4G 3G 2G 4G 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 LTE بەڕێزان سیستەمی کارپێکردنی فاستلینگ وەڵامی درست وەڵامی تەواو 4Gە و ئەگەر بە ئەرک نەبێت دیارەکمان بۆ بێنە پێشکەشە بە ئێوە. سوپاسی کۆمپانیای فازین دەکەم و سوپاسی تەلەڤیزیۆنی ڤینتی دەکەم زۆر سوپاس بۆ ئێوەش. هەر ساغ بن بەخێر بێن لە خۆشیدا بن. بەڕێزان بەردەوامین لەسەر پرسیارەکەمان متعلق بە ئامێرەی فاستلینگ کە خێراترین هێلی ئەنتەرنێتە لە سەرتاسەری عێراق لەگەڵمان بن. بەڕێزان بەردەوامین لەسەر پێشکەشکردنی پێشبەرگەی باڵۆن و ئێستا بانی گەنجێکی جوان ئەکەین بفەرموو لێرە بفەرموو و خاتونی بەڕێز بفەرموو بەس وەرن لێرە وەرن ئێرە بەرامبەری کامێرا یەکێک لەم باڵۆنانە بە هەڵبژێرن خەڵاتێک لە ناوە باشە بفەرموو عەجەلە مەکە ئەمە با سەیریەکەین بەڵێ چی نووسیە تیشێرتێکی فاستلینگ تیشێرتێکی فاستلینگمان بۆ بێنن دیالله باڵۆنێک جوانە بەڕێزان چی نووسیە با تەماشای چانسی ئەم خاتونە بەڕێزە بکەین کوڵاوی فاستلینگمان بۆ بێنن کولاو تەواوە پیرۆزە لە خۆشیدا بن.
بەڕێزان ئێستاش پرسیارێکی ترمان هەیە پرسیارەکە دەڵێ لە یەک ئامێری فاستلینگدا چەند کەس دەتوانێت سودمەند بیت لە ئینتەرنێت لە ئامێری فاستلینگ وارلێسەکە ئەوەی سەرەتا دەمەوێت پرسیارێکمان بکەم تو دەربارەی فاستلینگ چی ئەزانیت؟ فاستلینگ تۆڕێکی ئینتەرنێتی زۆر خێرا لە سەرانسەری هەموو عێراق و فۆرجیە ینی هەڵێکی زۆر باشە ئەلحەمدولله هەموو کوردستان و هەموو عێراق سوودێکی باشی لێ دەبینێت مامەکوی باشی سپاس دەکەم سلامت بەخێر بێت ئامێرەی فاستلینگ بەکارهێنایە؟ من ناوەڵە نەخێر بەس منداڵەکان بەخێرە زۆر خۆشە و بەڵێ بەڕاستی کەناڵەکەتان کەڵانی فاستینگ گشتگیرە منداڵان زۆر سوودیان لێ وەرگرتووە بە تایبەتی شاری هەولێر زۆر متابعی کە ئەمە ئەوکەتان دەکەن کەناڵەکەتان دەکەن ئێمەش وەکو ستافی ڤین تیڤی زۆر سپاسی خەڵکی هەولێر دەکەین بۆ ئەم پێشوازیە گەرمە کە لە ئێمە کردمان ئێمە پرسیارێکمان هەیە پرسیارەکە دەڵێ لە یەک ئامێری فاستلینگ چەند کەس دەتوانێت سودمەند بێت لە ئینتەرنێت لە ئامێری فاستلینکی وایفای دوو کەس دەتوانێت سودمەند بێت و هەروەها لەگەڵ لاپتۆپ ڕەبتی بکەی ئەوە سێ کەس دەتوانێت دەستخۆش بە ئارێک نەبێت ئامێرێکی فاستلینگ مامان بێنە پیرۆز بێت لە خۆشیدا بن زۆر سپاس بەڕێزان بەردەوامین بینەرمان بن بەردەوامین و خێزانێکی تر لەگەڵمان بن بینەرمان بن بەخێر هاتی ياسين أنا أعرف عربي كلام شوية يا أهلا وسهلا كيف حالك؟ نرحب فيك بأربيل أربيل من وين؟ من البغد اشتغل أنا في تركيا لا أنا أشتغل هنا تو كردي نزاني قصابك شوية عربي كردي ببيفي شوالي باشا چوانی باشی بس چوانی باشی دەزانێت بینەران چوانی باشی ئەوەندەش باشە باڵۆنێک ئەو پۆڤدانگ پێ دەڵێن بەس دێ تاقینی تەواوە لێرە وەرە لێرە بەس بەرامبەری کامێرە یاڵڵا بەڕێزان ئەوە ئەم بەڕێزە لە تورکیا هاتووە و من قسە بە عەرەبی لەگەڵ کرد کوردی تورکیا بەڵێ کوردستانی باکوور هاتووە تیشێرتێکی فاستلینگ چاپڵەکانتان تیشێرتێکی فاستلینگ لە خۆشی دابی هەمی دەمێتە خۆشیە دابی ئینشەڵا بفەرموو بەڕێزان بەردەوامین دەمانەوێ زیاتر خەڵاتی فاستلینگ دابەش بکەین لەسەر خەڵکێکی زۆر ئێستا لێرە ئامادەن ئەم گەنجە جوانە با بفەرمێت بفەرموو لێرە جوانە کۆی باشی خۆش سپاس دەکەم خۆش مەمنون والله زۆر پێخۆش عالم جەژنە نەورۆز لە هەموو هەر چار پارتی کوردستان دەکەم بە تایبەتی لەنگۆشی بەڕێز چاوت ماز دەکەم سپاس دەکەم کۆی باشی سەلامەت بخۆش بێ زۆر پێخۆش عاڵم ئەو خەڵکەها بەخۆشی دەبینم جەژنە پیرۆزە خۆم گاراستەیم خەڵکی کوردستان دەکەم بە تایبەتی ئێوە سەر چاوم ئێستا ئێمە لە بەرگەی تەقینەوەی باڵۆنین لە ناو هەر یەکێک لەم باڵۆنانە خەڵاتێک هەیە بەس نازانم چی لە دەمبوس کرد دەمبوس ئەوەتە زۆر سپاس دەستخۆش بەس بفەرمونون ئێرە یەکێک لەم باڵۆنانە هەلبژێرە پارتی نەموەرە بە کەیفی خۆت بەڕێزان با تەماشا بکەین کڵاوێکی فاستلینگ چاپڵەکانتان ئەتوو یەکێک هەلبژێرە
ان شاء الله دبي خاوني فاصلينجك ترسم اويا تيشيرت بي باشا قلت شيء فامیلك هيك زهرة لبريدك برزان ميدالياي فاصلينج ميدالياي كي فاصلينج مام توا هیوادار مرسا پیروزه. سپاس دکم زور ممنون سپاس دکم ان شاء الله هر اوا بردوام دبن ان شاء الله هر اوا خوشی و شادی دادبن زور سپاسی ایوه دکین که لگل من بشدار بوین زور سپاس برزان بردوامین لسر پیشبرکی و برگکانی ایمه بردوامین لسر پروگرامه کمان لگل من بین بینر من بین برزان لەگەڵتان بەردەوامین و ئێستا دەگەڕینەوە بوو برگەی پرسیار و دیاری و بانی ئەم خێزانە ئەکەین بفەرمونون لێرە بەخێرهاتی عەلەیکوم سەلام خير بي جان کوی باشی باشي الحمد لله باشي ئامادەی ئێمە ئێستا پرسیارێک پێشکەش بە تو ئەەکەین ئەگەر وەڵامەکەت درست بوو ئێمە دیارەکی ئامێری فاصلینگ پێشکەش بە تو ئەەکەین يعني الفاصلينج هیچ بە پرسیارشتانێکرد ئێستا پرسیار دەکەم باشە يعني پرسیارەکە دەڵێ لە چەند پارێزگای هەرێمی کوردستان فاصلینگ کار دەکات هولير سليماني هەولێر دهوك سلێمانی پارێزگای دۆک قريبا حلبجة ولەم بەم زوانە لە پارێزگای حەلەبچە ئینشاءالله بەئەرێک نەبێت ئامێرێکی فاصلێکمان بۆ بینە پیرۆزە سيرتشاو بيروز بي ممنون سيرتشا حياتهم لا خۆشی دابێ ئێستا خێزانێکی تر بفەرمونون بەخێر هاتنتان دەکەین كردي سوريا کوی باشی باشا الحمد لله كردي سوريا بەسەرچاوم دينينا بادینی بەسەرچاوم و ئەڤروکە چاوا دیت ئەف خەڵکە هەموو لێرە ئامادە و دڵخۆشی پێک و کەیف و خۆشی بورینن قال لك باشا ما شاء الله الحمد چاوا ئەف پارکە دیت ئەف پارکە کە گەورەترین پارکە بەڕێزان لە شاری هەولێر پارکی شەهید سامی عەبدوڕەحمان ماشاء الله خەڵکێکی زۆر لێرە ئامادەن خەڵکێک گەلێک ئەڤروکە لێرە حازرە و بکەیف و خۆشینە هەستێوە چی ئەڤروکەین لێرە ئامادە شو يعني؟ شغلي من؟ أنا مهندسة مام. تو اندازياري؟ بله. بسر جام. أتو إيشي من از كوافير نسائي ما شاء الله ما شاء الله. كوافير إجنامة. هولي ريم. سر جام. از ما مستای بیرکاری نه. تو ما مستای؟ بیرکاری. سر جام ما مستای بیرکاری. بیرکاری. پرسیارا ما ادبیجتن. پرسیارەکە دەڵێ ڕەنگەکانی ئامێری فاصلینگ کامانن ڕەنگی ئامیرە فاصلینگ چەوانن سپی و ڕەش طبعاً بەڕێزان لە هەر درێکی هەیە لۆگۆی فاصلینگ لە هەر درێک هەیە هەموو جا هەیە لەسەر ستێج هەیە لە دەستمان لە هەموو جێگایەک هەیە هەموو دەرێ سپی و ڕەش ڕەنگە لێ چه رنگا لوگو فاصلینگ چه رنگه؟ سپی و رش برسف ندرسته شو انه سبي سور ورش اسمش كنا سر او سبي کسکو سور زره اگر کسکو سور زره سپی بد او آلای کردستانه آره نه دو رنگ بس دو رنگ فاصلینگ چه او استا لدست معنا سيري مكة سورش سور سبي بامبي سبي بله برسف درسته بله بأرك نبت أمريكي فاصلين زور سباس بوا وإن شاء الله دمت خوش ببورين الألفيري بيروس بتن وجه أبو فاصلين بيجن باش سپاسیون دکس سپاسیون گلکس قربانی فاصلینگ دکن سپاسیا قربانی فاصلینگ زور باشه
خطي فاصلين تهيا في خطي فاصلين فاستین خاتمه با منه شوانا با منه زور باشه سرعت و شرکت زور یعنی برامج همو وقت همو اشتکه یعنی باشه زور باشه یعنی بس هم کدا دچین با منه دنگیتا چوای قرانی بستران بستران ولا نزنم بخويا نزنم نزنم والله لا والله لا والله قالك سباس بوا بمين تخشي ده هلبت برزان لكردستاني سوريا رشعاوا هاتون بسرچاوم زور سپاس بوا بمين تخشي ده بفرمون سرچاوم زور سپاس خۆشەویستان بینەرانی کەناڵی ڤینی ئاسمانی ئێمە بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بڕگەی پرسیار و دیاری و ئێستاش پرسیارێکمان هەیە پرسیارەکە دەڵێ کۆمپانیای فاستلینگ لە چ مانگێک دامەزراوە و لە چ ساڵێک مانگی شەشی 2013 دوای وەڵام ساڵی 2013 و مانگی شەش مانگی شەش ولا سر رئيس جماعتي سەرڕێی جەماعەت مانگی شەش باشش وەڵامەکە دروستە بەڕێزان ئێستاش ئامێرێکی فاستلینگ بە ئەرک نەبێت ئامێرێکی فاستلینگمان بۆ بێنە ئامێرێکی فاستلینگ 4G بفەرموو دەتوانن سودمەند بن لە ئەو ئامێرەی کە خێراترین هێلی ئەنتەرنێتە لە سەرتاسەری عێراق بەڕێزان بینەرمان بن بەردەوامین لەگەڵتان بینەرانی خوشەویست و ئازیز بینەرانی کەناڵی ڤینی ئاسمانی بەردەوامین لە پارکی سامی عەبدوڕەحمان و ئێستاش کاتی پێشکەشکردنی بڕگەی تۆپە باگەنجێک ئەم گەنجە جوانە بفەرموو کوی باشی سلامەتی باشی باشی چاوەکەم باشێتی کوی بەخێرێ باش ئەگەر توانیت تۆپەکە بخەیتە ناو سەلەکە ئێمە دیارەیەکی ئامێری فاستلینگ بێبەخش ئینشاءالله تەواوە بە یەک محاولە تۆپەکە دەخەیتە ناو سەلە تەوا ئامادەی کوی باشی سپاس دەکەم ژدەت ئەگەر توانیت تۆپەکە بخەیتە ناو سەلە ئێمە خەڵاتێک لە فاستلینگ پێشکەش بە تۆکەین تەواوە بەڵێ ئێستا بە تۆپێک یەک محاولە بەڵێ بەداخەوە دیارێکی تیشرتی فاستلینگ پێشکەشە بە تو یاڵڵا دەی کولاوێکی فاستلینگ زۆر سپاس چاپلەکانتان گەنجێکی تر لاوێکی تر بفەرموو لێرە کوی باشی سپاس مەمنون ئەگەر توانیت تۆپەکە بخەیتە ناو سەلە دیارەیەک پێبەخشی باشە ئینشاڵڵا بەڵێ بەخێر هاتی بەس بسۆرێ بەرامە کادرە سپاس سەلامەت سپاس وەڵا زۆر بەخۆشیەوە زۆر خۆشە بەرنامەکەمان چوونە وەڵا زۆر خۆش پێشکەوتیە بەڵێ ئێستاش ئامادەن دیاڵڵا بەس تۆپەکە ئەتۆ خاتون ئەتۆ دێ ئەڵڵا دەستان خۆش ئامێرێکی فاستلینگ بۆمان بێنن ئامێرێکی فاستلینگ پێشکەشە بە تۆ پیرۆز بێت سلامەت سپاس ئێستا تو بەڵێ ئامادەی 1 2 3 تیشرتێکی فاستلینگ تیشرتێکی فاستلینگ دەستخۆش لاوێکی تر فەرموو
دەست پێ مەکە تا بڵێم 1 2 3 تەواو بفەرموو کوی باشی باش کاکە بەخێر هاتی تۆپێکمان بدە وەرە لێرە خەڵە 1 2 تیشرتێکی فاستلینگ تیشرتێکی فاستلینگ نوروزە نوروزە جژنەوە پیرۆزە بەڕێزان ماشا ئەڵڵا لێرە بووک و زاوایەکی ئەوەندە جوان ئامادەن و ئێمە وەکو کۆمپانیای فاستلینگ دیارەیەک ئامێری فاستلینگ پێشکەش بە ئەم بووکە و ئەم زاوای جوان ئەەکەین بە خێراتنتان دەکەین کوی باشی سلام سپاس بۆ قوربان لەسەر ستێجی فاستلینگ ئامادەی و مناسبەی حەفلی زەواج تاقید سپرایزە لێ بۆ من شتێکی خۆشە بۆ من سپاسان دەکەم کە باگەشتتان کردین سپاسان دەکەم کە باگەشتتان کردین دێ سەرکەوتو بن ئینشاءڵڵا لە بەرنامەکەتان لە پرۆژەکەتان لە پرۆڤەکەتان ئیدی ئینشاءڵڵا جمهورتان زۆر دەوی ئینشاءڵڵا سەرکەوتوتن بزیاتر سەلام وەڵای دڵم زۆر خۆشە هەر وەکو هەموو بووکێک پرسیارێک پێشکەشمان بکەنیان ئەمە دیارێک پێشکەش بکەن تەوان بە خۆتان دیارینە بە خۆتان سەلامەت سپاس دەکەم نازانم وەکو پرسیار وەکو چ بیت ئێمە هیچ پرسیارێکمان ناکەین ئێمە دیارەیەک لە کۆمپانیای فاستلینگ پارێک نەبێت دیارێکمان بۆ بێنە پیرۆزە و لە خۆشیدا بن ئینشاءڵڵا چاپڵەکانتان بۆ ئەم بووکە جوانە و ئەم زاوە جوانە زۆر سپاس بفەرمونون زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزان بەردەوامین بینەرمان بن بەڕێزان بەردەوامین لەسەر بڕگەی پرسیار خێزانێکی تر ئێستا ئەم خاتونە بەڕێزە با بفەرموێت بفەرموو خێزانن لە کوردستانی سووریا کوردستانی ڕۆژاوادنە خێراتن زۆر سپاس کەلەک سپاس جوەرە ئەمەش قامشلواتنەوەڵە خەڵکی قامشلونە بەڕێزان خەڵکی قامشلونە ئەڤرو الگەلمە الهەولێرە پایتەخت ئامادەن زۆر سپاس گەلێکی زۆر سپاس جوەرە ئەم زۆر سپاس دکن سپاسیاوین دکن گەف تشتێکی خۆش شێگریە گەلێکی خۆشە سەر قەناتی هەموو کوردی ڕۆژ ئاوا لە ئێرە تەماشا دکن ئەم حەز دکن لە هەموو شاری کوردان هەر چار پەرچەی کوردستانێژی ئەوە خۆش ببە کێف و خۆشی ببە ئەو شەر خلاص بە ئینشەڵا هەموو بن بکێف و خۆش کوردێمە هەر چار پەرچەی کوردستانێ ئینشەڵا ئەفریقا چاوە دەدیت ئەف خەڵکی پارکی و ئەف ستێجە زۆر سپاس زۆر خۆشە ئەوە و کیفەمە زۆر هاتیە گەلێک و بەس بیک و زاوات نوک الفێری ئەوان ji ڕاستی ڕاوشێکدا بەرنامەمە زۆر خۆش بوو ئەوە ئەمێ پرسیارێکی شوەکەن پرسیار بێژتن بەڕێزان پرسیارەکە دەڵێ یەکەم هەنگاو بوو بەکارهێنانی فاستلینگ چییە؟ یەکەم هەنگاو بەڕێزان پرسیارەکە دەڵێ یەکەم هەنگاو بوو بەکارهێنانی فاستلینگ چییە؟ يعني أول خطوة جبو انترنتي جبو انترنتي وحزكم يعني داخل انترنتي ببن تشتكي زور باشا هو فاستين تشتكي زور خدمت كرياش خلكي راسي والله أمانية بلي أمن سوراني نزانم زور بادينيت بيجم بادينية أميرك فاستلينج بكري أو يكم جار دي تشكي أزي تشكم أزي تشريج بكم بيشي بطاقة بكرم تشريج بكم أزي بيشي تشريج بكم بطاقة بكرم تشريج بكم كم ساعة شحن بكي؟ كم ساعة؟ 24 24 يعني 4 كات جمير برزان دبي 4 كات جمير لسر شحن دادنين لسر شحني 4 ساعات دادنين تمام ئامێرێکی فاستلێکمان بۆ بێنن دەی پیرۆزە
پیرۆزە بخێر هاتن سپاس زۆر سپاس وەرە قەناتە ئەڤین زۆر سپاس ببینن خۆشیێدا بەڕێزان بەردەوامین و ئێستاش بانی خاتونێکی بەڕێسەکەین بفەرموێرە ئێکسەر پرسیارەکە دەڵێم تەواوە پرسیارەکە دەڵێ ئامێری فاسلینگ بە سیمکارت ئیش ئەکات یان نەخێر ئامێری فاسلینگ بەڕێزان بە سیمکارت ئیش ئەکات کار ئەکات یان نەخێر لا بيشتغل بسيم كارد سيم كارد اكيد الاجابه صحيحه طبعا امريكي فاصلينج مامبو بينن ايه دي 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 ايه مبروك بيروزه تخشي دابه بمين تخشي دابه بفرمو باريزان بردوامين لقلطان لقل لسر بيشكش كردني برنامج كمان باش كما كيتر وخزانه كيتر وفاصلينج كيتر بينرمان بن ياك دو سي الله تبلا كانتان امريكي فاصلينج 4G امريكي فاصلينج بارك نبي بومان بينه پیروز بێت دەستان خۆش باش زۆر پیرۆز بە ئەیلیان گۆش دەکەم ئی جەژنی نەورۆزیش بە خێرهاتینە سەرچاومان بێ نەخۆشی دابێ بفەرموو زۆر سپاس لاوێکی تر بفەرموو لێرە بفەرموو کوی باشی سپاس مەمنون بەڵێ بەڵێ یاڵا تۆپەکە ئەگەر توانیت تۆپەکە بخەیتە ناو سەرلەکە ئێکسەر دیاری فاسلینگ ئەبەی تەواو یەک دوو سێ بەداخەوە تیشێرتێکی فاسلینگ پێمان بدن تیشێرتێکی فاسلینگ بفەرموو گەنجێکی تر بەڕێزان لێرە تا بڵێم یەک دوو سێ دەست پێ دەکەیتەوە یەک دوو سێ بەداخەوە بەڕێزان تیشێرتێکی فاسلینگ زۆر سپاس دیاری ئامادەی مساعدەمان بگەیت دەبێت وڵای هیچ مساعدە ناتوانم مساعدە ئەتۆ بەختی خۆڵە یەک دوو سێ بەڕێزان زۆر سپاس تیشێرتێکی فاسلینگ بەڕێزان چاومان بە خێزانێکی ترکات پرسیارێک ئاراستە دەکەین پرسیارەکە دەڵێ سیستەمی کارپێکردنی فاسلینگ کامانن دووبارە سیستەمی کارپێکردنی فاسلینگ کامانن 4G فاسلینگ 4G بەڵێ وەڵامەکە دروستە بە ئەرک نەبێت ئەگەر ئامێرێکی فاسلینگ بۆمان بێنن ئامێری فاسلینگ 4G خێراترین تو خێراترینی فاسلینگ تۆ خێراترینی تەواوە پیرۆز بێت سپاس دەکەم خۆشویست سپاس زۆر سپاسی ئێوە دەکەم هەرچەند ئەنتەرنێتێکی زۆر خێرا ئەمە چەند ئەنتەرنێتێکمانێ لە ماڵەوە خۆشویست سپاس خۆشویست لە خۆشیدا بن بەڕێزان بەردەوامی لەگەڵتان بەرەو خێزانێکی تر و دیارێکی تر بینەرمان بن بهارا بەڕێزان بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بڕگەی پرسیار و دیاری و پرسیاری یەکەم ئێمە پرسیارێکمان هەیە ئەگەر وەڵامەکە درست بوو ئێمە دیارەک پێ ئەبەخشین تەواوە پرسیارەکە دەڵێ کارتەکانی پڕکردنەوەی باڵانسی فاسلینگ کامانن دووبارە کارتەکانی پڕکردنەوەی باڵانسی فاسلینگ کامانن کامن 15000 39000 69000 15000 39000 69000 بله بله دەست خۆش بە ئەرک نەبێت ئامێرێکی فاسلینگمان بۆ بێنە پیرۆزە سپاس
زۆر سپاس بۆ کەناڵی ڤین و کۆمپانیای فاسلینگ خۆشحاڵم ئەو خەڵکە کە کۆ بەتەوە لە پارکی سامی عەبدوڕەحمان سوپاس زۆر سپاس لە خۆشی دابن بخێر هاتی خێران دەبێت سپاس تو خەڵکێکی vey ماسیف ماسیف ئەمێ پرسیارێک هێشتا بگەنج بەرک و زۆر ماندی بی بڕاستی پرسیارە تو دبێژتم پرسیارەتە بەڕێزان پرسیارەکە دەڵێ ئامێرەی فاسلینگ بە سیمکارت کار دەکات یان نەخێر ئامێرەی فاسلینگ بە سیمکارت کار دەکات یان نەخێر سیمکار سوودکە بن سیمکارت بەڵێ بەرسف درستە دەستخۆشیێل دەتکەین دیارەک بینە ئامێرێکی فاسلینگمان بینە پیرۆز بێت دەچە بێژەف خەڵک هەمیل فێرە ئامادە دەستخۆشی هەڵکمە خەڵکی دکەم پارکێکە خۆشە ڕاستی زۆرە پێشکەوتیە خەڵکێکی دڵخۆشی تێدا هەی دەستخۆشیە بەرنامەوەش دکەم و سوپاسیا دەستخۆشیە بەرنامەوەم گوشت دکەم دەستخۆشی قەناتە ڤین تیڤیش دکەم gelek spas et xweşiyê dabin berêzan berdewamîn û berew xêzanekî tir bifermûn tu were lêre were êre ilişkî hatine em ê Îranê hatî serçava hatin bixêr û selamet we çawa Erbîl we çawa Hewlêr dît Wallahî Hewlêr gelekî xweş e û roj bi rojê xweştir bît inşallah خاتون te çawa Erbîl Hewlêr dît û te çawa ew bername me dît ئەو خەیلی قەشەنگە بگو berêzan natwanet qise be Kurdî bikat ئەو شهر terceme kir میگه اربیل چجوریه؟ خب شهر زیبایی خیلی شهر قشنگه خیلی خوشگذشت terceme ke bû Belê dêjin Hewlêr şarî gelekî xweş e we midatêre gelek katekî xweş belêre ser birdî me pisyareka ê me pêşkêşî we bikin pisyara me dibêjitin yekem hengav bû bekarhênanî Amêrî Faslîng çi ye? Berêzan bîneranî xoşewîst û azîz pisyareke dڵێ yekem hengav bekarhênanî Faslîng çi ye? Ew yekem pêngav em çi bikin yekem car wextê Amêrî Faslîng bideyne karî ez ew ku tu kartekê daxil keyin tu Amîrekê bikartirî çi dî? Dêşikênî dê şehin keyin çend kat jimêr li ser şehin dadanîn? De heta 12 saateke ser şehnî ber baş e De zor e bila 2 saat 2 saat 4 bersif dirist e berêzan welamî dirist Amîreke li ser şehin bû maweyî 4 kat demjimêr dadanîn tewaw e 4 saeta em ê Amêrê Faslîng deynîn ser şehnê û paşî em ê kar pêkeyn temam e Amêrekî Faslîng babû me bînin zor spas destxweş pîrûz e îşallah demê xweş li Hewlêra paytext biborînin Ez ê pêşkêşî kurê xwe gehm zor spas خیلی ممنون از کردستان شهر اربیل زۆر سپاس بەڕێزان گەنجێکی جوان زۆر سپاس بۆیەوە لە خۆشی دابن بەڕێزان هەر یەکێک لێرە حەزی ئەوەیە بەشدار بێت لەگەڵمان ئێستاش ئامادەی وەرە لێرە تا بڵێم 1 2 3 ئەگەر توانیت تۆپ بخەیتە ناو سەر لە ئامێرێکی فاسلینگ 4G پێپەخشین تەواو 1 2 3 بەداخەوە ئامێرێکی ناوەڵە تیشێرتێکی فاسلینگ زۆر سپاس بوو تو زۆر سپاس بەخێرات کوی باش ئامادەی 1 2 3 بەداخەوە کڵاوێکی فاسلینگ بەڵێ بەڕێزان بەردەوامین لەگەڵتانین بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکەمان بەڕێزان بەردەوامیم ئەو گەنجە جوانە بابێت لێرە
کوی باشی احوال سپاس ممنون سپاس سلامت بی بخیر هاتی ممنون سپاس چون ام پارکای بینی والله پارکێکی زۆر خۆشە نەورۆزێکی زۆر خۆشە ساڵ لەخوا بە زیاد بێ لە سای سەر حکوومەت یاریێمی کوردستان ئێمە پرسیارێکمان هەیە باش. ئەگەر وەڵامەکەت دروست بوو خەڵاتێکمان پرسیارەکە دەڵێ سیستەمی کارپێکردنی فاسلین کەمانن سیستەمی کارپێکردنی ئامێری فاسلینگ 4G وەڵامەکە تەواوە دروستە ئامێرێکی فاسلینگ بۆمان بین پیرۆزە چی هەیە بڵێ والله بەس تەمەند درێژیان بۆ خوازم سەرکەوتوو بن لە کارەکانیان ئینشاءالله نمونەیان زیاد بێ سپاس سەلامەت لە خۆشی دابن بە ئەم خێزانە بێت بفەرمونون بەخێر هاتن بەس فەرموویرە کوی باشی مامە باشی بە ڕێزی سەرچاو والله بەدڵ خۆشەوە پیرۆز بایدانن والله بەرنامەی خێرا و قەتەشی زۆر سەریعە هەیە فاسلینگ هەیە تو ناوەڵانیتم ئینشاءالله ئەگەر وەڵامی درست لەسەر پرسیارەکەمان بدەی ئێمە ئامێرێکی فاسلینگ پێ بەخشین پرسیارەکە چاوانی باشی پرسیارەکە دەڵێ جوورەکانی ئامێری فاسلینگ چین 4G و USB و وایفای USB وایفای دەستان خۆش بە ئەرک نەبێت ئامێرێکی فاسلینگ بۆمان بێنە پیرۆزە بەڵێ زۆر سپاستان دەکەم بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوە لە خۆشی دابن بەخێر هاتی کوی باشی سلامت بی سپاس ممنون حەز ناکەم زۆر دەربچمەوە بڕاستی بەڕێزان زۆر ماندی بووە ji ber wê êkê em ê amîrekê faslîng diyarî pêşkêşî tu dekin زۆر سپاسیاوە دکەم زۆر ممنون والله هێلەکە زۆرە سەرکەوتیە زۆرە قاوەتە بەڵێ بارێک نەبێت ئامێرێکی فاسلینگ بۆمان بێنە پیرۆزە سەرکەوتی بن خۆشیادا بێ زۆر سپاس بەڕێزان بەردەوامین دەمانەوێ زیاتر ئامێرەی فاسلینگ وەکو خەلات پێشکەش بکەین بینەرمان بن لەگەڵمان بن بەڕێزان لەگەڵتان بەردەوامین خارە کوی باشی خۆشبی سپاس دەکەم سپاسی بەڕاستی پارکەکی زۆر خۆشە و دڵگیرە و عالەمەش هەمووی لێ ئیسراحەت دەکا بەڕاستی زۆر خۆشارێ والله زۆر سپاسان دەکەین بەڕاستی ینی مەمنونی بەرنامەکەشتانین بەرنامەی سەرکەوتووە زۆر متابعی دەکەین و زۆر سپاسیتان دەکەین چۆن سەیری بەرنامەکەی بەڵێ بەرنامەی زۆر خۆشە و هیوادارم زیاتر پەرەی پێ بدەن و لە زۆربەی کەناڵەکان بتەوە وڵی هیوادارم هەر سەرکەوتوو بن و هەر بەردەوام بن سپاس پرسیارێکمان هەیە ئەگەر وەڵامتان دروست بێت ئێمە دیارەیەک بە ئێوە بەخشین تەواوە پرسیارەکە دەڵێ کەم پرسیار کۆمپانیای فاسلینگ لە چ مانگێکدا دامەزراوە بەڕێزان کۆمپانیای فاسلینگ لە چ مانگێکدا دامەزراوە لە ساڵی 2013 مانگ وەڵاهی مانگی سێ مانگی سێ شەش وابزانم دوو بەڵێ بەڕێزان وەڵامی درست لە ساڵی 2013 مانگی چەند خارە سێ نییە مانجی سندەوە مانجی یەکە مانجی شەشە مانگی شەش وەڵامەکە درستە بە ئەرک نەبێت ئامێرێکی فاسلینگ بۆمان بێنە خارە پیرۆز بێت سەلامەت بی لە خۆشی دابن بەڕێزان بەردەوامین برێکێک و دەگەڕێینەوە بهارا
بینەرانی خۆشەویست و عزیز بیرەنانی کەناڵی ڤینی ئاسمانی ئێستاش بەرەو برگەی باڵۆن و ژمارەیەک لە لاو و گەنج ئامادەن ئێستاش ئامادەن بەدەمبوس دەتەقێنێت باڵۆنەکە ئەگەر هیچ ناوی هەر خەڵاتێک لە ناو بوو ئەوە بەختی تووە ئامادەی بەس دەمبوسمان پێ بدەن ئامادەی وەرە ئێرە بە کەیفی خۆت بەس بسۆرە ئەوە یاڵڵا 1 2 3 1 دقە بەس با سەیر بکەم با تەماشا بکەم خەڵاتی تو ئامێرێکی فاستلینگ پیرۆز بێت ئامێرێکی فاستلینگ بە ئەرک نەبێت ئامێرێکی فاستلینگ بۆمان بینە زۆر سپاس پیرۆزە ئامادەی بسۆرە لێرە 1 2 3 1 دقە تیشێرتێکی فاستلینگ پیرۆز بێت تیشێرتێکی فاستلینگ بەڕێزان بەردەوامین لەسەر برگەی پێشکەشکردنی برگەی باڵۆن یەکێک لە ناو هەر یەکێک لەم باڵۆنانە خەڵاتێک هەیە بەڕێزان 1 2 3 بەڵێ ئەڵێ زۆر سپاس دەستخۆش خەڵاتەکە ئامێر نییە تیشێرتی فاستلینگ پیرۆز بێت تیشێرتێکی فاستلینگ دەستخۆش پیرۆز بێت زۆر سپاس لە خۆشی دابن بینەرن ڕێزدارن خوشتوین کەناڵێ ڤین ئەم بەردەوامینت گەل هەوەیە نێجا خوشتوی هەولێرە پایتەخت پارکە شەهید سامی عەبدوڕەحمان پڕاستی پێشوازیەکە ئێکجار مەزن المەهاتەکردنێ وەکو ستافێ ڤین تیڤی ئەم سپاسیە هەمی خەڵکێ شارێ هەولێرت کەین و پێشوازیەکە گەرم لە ستافێ مە ڤین تیڤی هاتەکردنێ بکەیف و خۆشی ماشەڵڵا هەمی دڵخۆشن هەمی بکەیفن ئەدوێ پارکێدا دەستپێکت تو چاوای باشی گەلک باش سپاس مەمنونم بۆچیش پارکی نەدەرکەتنە چ خۆشیەکێت پارکێدا وڵا چ خۆشی تر لە ئەوجی نییە ئەم نزیکە لێرەنژێ بەس هەر جار سەفرێتمە و حاڵمە هەنی بچکێت خۆتی نێرە و نۆف ئۆڤێ و لێرە جێ بچکە و دیمەن طبعا ئەوکیت ئەو خاصەتەن کە سکۆتی ئەو شتێک جوان و دۆڕ و بۆر و شتێکی فێنک و خوش گەلک هەندە جار عنی خۆرن و خوشتی نێرە زۆر سپاس ما پرسیارێکە هەی پرسیارەمەژێک گرێدایە ئامێرێ فاستلینگ و هەلبەت سپۆنسەری سەرەکیە بەرنامەمە کۆمپانیا فاستلینگێتەوە پرسیارەکە دەڵێ پرسیارەکەت بێژتن پرسیارەمەت بێژتن سیستەمی کارپێکردنی فاستلینگ کامانن چ سیستەمێک ینی سیستەمەیەک و چەند پۆرزگا ئەزێ پرسیارشتا بگەم چەند پارێزگا لە چەند پارێزگای هەرێمی کوردستان ئامێرەی فاستلینگ کار دەکات سێ پۆرزگەرە دووکە و سلێمۆنیا و هەولێرە و ئیشاڵڵا و جارە دە هەلەبچەژی ئینشاءالله نێزیک دەمێکی نێزیک بەم زوانە کۆمپانیای فاستلینگ لە شاری پارێزگای حەلەبچە ئینشاءالله بەم زوانە دەستە خۆش بن سەرچاوم بەڕێزی چاوانی باشی ئەف زارۆکێن دە جوانژێک بینەران چاوانی دێبوومە سترانێکی بێژێت سترانەوەیژێک گرێدایە ئەو ڕێکلامە فاستلینگ یاشمە بە کەتیە سەر زارێ زارۆکە و بچیک و مازن هەمی ئش بەرد کە مەبخواشی گەلێک جارال سەر استێجی مەبخواشی گوت ڕاستین دی خۆشبی ئەو ستران ئەو ڕێکلام جوان هاتیە چێکردن دێبوومە بێژی فاستلینگ ئەزل گەلتە بێژم فاستلینگ فاستلینگ دەست خۆش
ئەمێ دیارەیەکی پێشکەشیوە بکەن کۆمپانیا فاستلینک ئامێرەیەکی فاستلینک 4G ئەگەر ئامێرێکی فاستلینک بۆمان بێنن پیرۆز بێت تا چه هەیە بۆ کۆمپانیا فاستلینک بێژی زۆر مەمنون لۆ ئەو فاستلینگە طبعا خەتەکی زۆر خۆشە و زۆر قووەتە و gelek سریعە gelek یعنی گەرە کۆرێمە و شیلەمە پێت قەتینی ڕاستی ئەم سپۆسیژت کەین gelek بۆ ئەو فۆرزگای بەڕێزان بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بهارا بەردەوامین بەڕێزان و ئێستاش خاتونێکی بەڕێز بفەرموو 1 2 3 دەست خۆش دەست خۆش ئامێرێکی فاستلینک 4G بۆمان بێنە پیرۆز بێت ئامێرێک بەرک نەبێ زۆر سپاس پیرۆز بێت بفەرموو كوي باشي حياتهم احوالا صحتهم شو نبينا مباركة والله الحمد لله ان شاء الله كل عام وكل سنه وكردستان بألف خير ان شاء الله وقناه فين بألف خير ان شاء الله تحياتي لكم والى قناتكم الرائعه ولابداعكم وحبيبي واخوي وصديقي من وين جاي من بغداد لا أنا مقيم أنا كردي أصلا يعني كردي من كرد خلق مندليم من يعني كرد فيليم بس إقامتهم ليلة بيسرام دو صالة أما كردستان الحمد لله قراني بيجم يعني نرمندم من ممنون ها شبيشم يعني وعربي لو من آخر كم كردي قد ندي آزار جانم مستو بداراني شو خدنا خيتا برشبولي عشقي ببياني شو اي كتشي خوا وند جواني اي راي ديواني شو وينه هو كريم كابان دنك خوش حالين كتو بەشداری لەگەڵمە ئێستاش باڵۆنێک هەر یەکێک لەم باڵۆنانە خڵاتێکتی هەیە 1 2 3 ئەمەیە تەواو ئامێرێکی فاستلینک 4G پیرۆزە بەعرک نەبێ ئامێرێکمان بۆ بێنە بيروز بيت ممنون سباس حياتهم وان شاء الله كل عام وكل سنه وكردستان بالاعياد الحلوه اعياد نوروز بالف خير وقناه فين باحلى تالق ونجاح ان شاء الله وتحياتي الى مخرجكم وحبيبي الاستاذ احمد جميل وحضرتك وكل الموجودين والكادر الموجود بقناه فين شكرا جزيلا تحياتي اخوكم صالح العيسى شكرا حبيبي نوروزا جشنا وبيروزا نعم بفرمو لهر یەکێک لەم باڵۆنانە خەڵاتێک هەیە بفەرموو بێنە با سەیریکەین 1 دقە بەڕێزان کڵاوێکی فاستلینک پیرۆز بێت بەعرک نەبێت کڵاوێکی فاستلینک بۆمان بێن پیرۆز بێت دەمبوس بەڕێزان لەگەڵ خێزانێکی تر ئێمە پرسیارێکمان ئاراستە دەکەین چۆنم باشن؟ أنا طبعا عربي يعني ما يخالف من وين؟ من الأنبار من الأنبار من رمادي ساكن بأربيل ساكن بأربيل مقيم بأربيل يعني مقيم أهلا وسهلا نرحب فيك بأربيل عندنا فد سؤال يقول ما معنى كلمة فاستلينك بالإنجليزية؟ يعني الخط الأقوى الخط الأسرع الخط الأكبر الخط الأسرع في العالم يعتبر الخط الأسرع في العراق الخط الأسرع الإجابة الصحيحة بەڕێزان وەڵامەکە تەواوە دروستە بە ئەرک نەبێت ئەگەر ئامێرێکی فاستلینک بۆمان بێنن
مبروك. شكرا نشكر هاي الشركة. بەڕێزان بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی خەڵاتی فاستلینک و دەمەوێ زیاتر ئامێری فاستلینک پێشکەش بە خەڵک بکەین بەرەو خێزانێکی تر و پرسیارێکی تر بینەرمان بن. خۆشەویستان ئێستاش چاومان بە ڕۆژنامەنووسێکی شاری هەولێر کەوت بزانین کە بوچوونی ئەوە چییە لەسەر پرۆگرامی ئێمە. زۆر سپاس بەخێر بێن بۆ چوونێکی تایبەتم هەیە لەسەر بەرنامەکەتان لەبەرەوەی کەناڵەکەتان پێشتر تەنها کەناڵی گۆرانی و موزیک و ئەوانە بوو دیارە ئەمە مای دڵخۆشیە لەبەرەوەی کەناڵی تایبەتمەند لە بوارێکی تایبەتمەندا دروستە بن ئەمە بۆ کوردستان بۆ میدیای کوردی شتێکی زۆر باشە بەڵام ئەم جۆرە بەرنامانەش کە لە مناسەبات و لە بۆنەی تایبەتە بۆ نمونە لە جەژنەکانە لە بە بۆنەی کۆمپانیایەکەوە کە دەوێت ڕێکلام کا بۆ خۆی یا هەر شتێک بکات شتی زۆر جوانن شتی زۆر باشن بەو ئامانجەی کە زانیاری خەڵک زۆر دەبێت کاتێک کە تۆ پرسیار لە خەڵکی دەکەی خەڵک وەڵام دەداتەوە ئەمە یەک حاڵەتە باشەکانی حاڵەتی دووەمیشی ئەوەیە خەڵک ئامادە ئەبێت کە قسە بکات لە پێش کامێرایە چکە ئێمە کێشەی زۆر جار ئێمە کێشەی قسەکردنی خەڵکمان هەیە لە پێش کامێرادا قسەت بۆ بکە بۆ چوونت بۆ بڵێ کاتێک کە تۆ ڕیلنەوە عیلەدا ئەنیشی قسەیان لەگەڵ ئەەکەیت بە جۆرێک لە جۆرەکان ئامادەگی خۆیان دەرئەڕن بۆی لە پێش کامێرەیە قسە بکەن ئەمە ئیسیفادە هەیە بۆ کەناڵەکانی تر بۆ شوێنەکانی تر. وین تیV وەک پێشتر وتم کەناڵێکی تایبەتمەند لە بواری میوزیکدا ڕەنگە هەدەفی خۆی پێکابێت بەڵام ئەوەندەی من سەرنجم دابێ هەتا بە کوردیانەتر گۆرانی بڵێ زۆر زۆر باشترا یەک دووش لە نیتاقی دهۆک و لە نیتاقی بادینادە تۆزی خۆی فراوانتر بکات بشێتە منتیقەکانی تر. زۆر سپاس بەڕێزان دەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە کەناڵی ڤینی ئاسمانی بارەگای خۆی سەرەکی لە دهۆکەوە هێناتەوە شاری هەولێر و سەرقاڵە بە دروستکردنی ستودیۆی پرۆفشنال و ستودیۆی گەورە ڤین تیV ئەمە نیشانێکە کە ڤین تیV بەرەو پێش دەڕواتن بەڕێزان ئەگەر ڤین تیV زیاتر پێش بکەوێت ئەوە موزیکی کوردی زیاتر پێش دەکەوێت ئینشاءالله زۆر سپاس بوو ئێمەش وەکو ستافی کەناڵی ڤین دیاریەک ئامێرەی فاستلینک بەرک نەبێت ئەگەر ئامێرێکی فاستلینکمان ببینین زۆر سپاس خۆتان زۆر سپاس مەمنونم سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڕێزان بەردەوامین لەگەڵ ئێوەی خۆشەویست و ئازیز لەگەڵمان بن بەرەو خێزانێکی تر و پرسیارێکی تر. والله دست خوش دست خوش دی الله یک دو سه دیر نشه یا الله ئامێرێکی فاستلینک دیارە پێشکەشە بە تۆ پیرۆز بێت بفرمو خاتونی بەرز بفرمو بەڵێ یەکێک لەم باڵۆنانە بەڵێ ئامێرێکی فاستلینک 4G بارێک نەبێت ئامێرێکمان بۆ بێنە زۆر سپاس پیرۆزە یەک دو سێ ئەمە یەک دقە با سەیر بکەین ئامێرێکی فاستلینک 4G بارێک نەبێت زۆر سپاس دەست خۆش پیرۆز بێت خۆشەویستان ئێستاژ یەکسەر بەرەو خێزانێکی تر و پرسیارێکی تر پرسیارەکە دەڵێ ئامێرەی فاستلینک هەیە؟ بله والله باشا يعني سريع الشا بخير أقولها بخير يعني هذا فيديو مقام اشتاك سريع به يعني دو ثانية 3 ثانية بكاديتن إيش دكا والله بسيار بيتن پرسیارەکە دەڵێ ئامێرەی فاستلینک
بە سیمکارت کار دەکات یان نەخێر نەخێر بە سیمکارت بێ سیمکارت بە سیمکارت یان نەخێر نەخێر سیمکارتی نییە نا بە سیمکارت یان نەخێر والله ئەمیش هە لەسەر ڕائیوی بە سیمکارت بە سیمکارت وەڵامەکە دروستە دەست خۆش ئێستاش ئێمە ئامێرێکی فاستلینک بە ئێوە بخشین پیرۆز بێت زۆر سپاس زۆر لە خۆشیدا بن بەڕێزان بەردەوامین بەرەو پرسیارێکی تر و خێزانێکی تر بهارا بینەرانی خۆشەویست و عزیز بینەرانی کەناڵی ڤینی ئاسمانی بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بڕگەی پرسیار و دیاری مامکوی باشی سەلامەت بی بەخێر ببرای بەڕێز سپاس دەکەم چیمان بۆ ئاڵێ گورانی یان پرسیارێکمان ئاراستە وەڵڵای پرسیارێک ئاراستە بکەی پرسیارەکە دەڵێ لە ئامێرێکی فاستلینگ چەند دوکمەی داگیرساندنی هەیە دووبارە لە ئامێرێکی فاستلینگدا چەند دوکمەی داگیرساندنی هەیە یەک دوو سێ چەند چەند سێ یەک دوو سێ یەک چەند دوکمەی داگیرساندن هەیە یەک دوکمەی پاوەر یەک بەڵێ وەڵامەکە ڕاستە بەڕێزان ئێستاش دیاریەک ئامێرێکی فاستلینگ پیرۆز بێت خۆش سپاس دەکەم بەخێر بێن دەستخۆشی کەناڵەکەتان لێ دەکەم بەخێر بێن سەرچاوم بەخوای ئەلحەمدوللا وەزەکە زۆر خۆشە خەرکەکە لە ئارامی دەژی ئیشاڵە خوا لێمان تێک نەدا خەرکەکە پێشکەوتووە پارکەکی خۆشە جێگای شانازێ لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین پیرۆزباییان لێ دەکەین هیوادارین ئیشاڵڵا کوردیەک پارچە بی و یەکدری بگری بەبێ فەرق و جوایەزی بەخێر بێن سەرچاوم بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بینەرمان بن خۆشەویستان ئێمە بەردەوامی لەسەر پێشکەشکردنی پێشبڕکێ و دەگەڕینەوە بوو بڕگەی باڵۆن ئامادەن ئامادەی یەڵا یەک دوو سێ بەس یەک دقە با سەیری بکەین بەڕێزان فاستلینگ 4G ئامێرێکمان بۆ بێنە ئامێرێکمان بۆ بێنە ئامێرێکمان بۆ بێنە بفەرموو پیرۆز بێت بەڕێزان بەردەوامین سەرەتا زۆر سپاس بەخێر بێن سەرچاو گورانیەکمان بۆ ئەڵێن یان پرسیار گورانی تابێ ئێ گۆرانێکم یاڵا یەک دوو سێ کرا زەردێ و کرا زەردێ کرا زەردم لێ تۆراوە کرا زەردم بۆ بکەن بابووک بیبەن بۆ باخی شەقلاوە کرا زەردم بۆ بکەن بابووک بیبەن بۆ باخی شەقلاوە سپاس الله دەنگ خۆش بە ئارک نەبێت ئامێرێکی فاستلینگ بۆمان بێنن زۆر سەپاس دەنگ خۆش پیرۆز بێت زۆر سپاس وەڵای دەستخۆشی لە کۆمپانیای فاستلینگ دەکەین لەبەرەوەی تاکە ئەنتەرنێتە لە کوردستان دەربارەی فاستلینگ چی ئازانی وەڵی ئەوەی دەزانم کە هێڵێکی سەریعە لە کارپێکردن 4Gە و بەڵێ لەسەر یەک ئامێر دوو کەس دەتوانانی سوودمەند بی و هێڵەکەش سەریعە ینی وەکو هێڵەکان کەنێ خاویتن دەستخۆشی لەو کۆمپانیای دەکەین و ئەوەی ئەمن ئاگادارم وە بزانم دەگێگا بە 39,000 یعنی شتێکی زۆر باشە لۆ هاوڵاتیان باشە یعنی دەگێگا بەشی مانگێک دەکا بە ئیسراحات زۆر سپاس لە خۆشیدا بن بەڕێزان بەردەوامین لەگەڵ ئێوە بەرەو خێزانێکی تر و پرسیارێکی تر بینەرمان بن
بنرن رزدار خوش تفي بردوامين وتقال خزانة كادي براستي الباركا سامي عبد الرحمن الهوليرا بايتخت بردوامين براستي بيشوازيا كا اكجار مازن المته تكرني وكوستافي فين تي في مدفيتن هر كسا كد في باركي دا ببتا خودان اميريكي فاستلينك دست بك تشاوني باشي سلامت بيا خوش بيا سلامت بيشان جابي ارزاق ان شاء الله ادبيج ما قلت بو مسترانك غورانيك مان بوبلي والله ستران سترانك لسر تشيبت نوروز دزاني سترانك لسر نوروز بلي بله دزان يا الله ياك دوسه نوروز هاتو قلو ريحان جشنا ما يلبستو ايكي اب نوروز بقى جوان اقري هلكن سريريكي بس مسا وانت بله برسف درسته برزان امجدنو که آمیره کش فاستلینگ 4G پیشکشی وانا کن اگر آمیره فاستلینگ من بونن بله زور سپاس پیروز به تچه بو کمپانیای فاستلینگ و کانالی فینی آسمانی بیج والله از دبیجم انشالله هر بردوام دبن انشالله سرکوتو دبن زور سپاس برزان بردوامین برو خیزانه کیتر لگل من بن بارزان استاش لنا خزانه كتير برهفين خركوي باشي خوش سلامتی سپاس دارم. چی من بو علي قرانيه كان شتك حزق حيرانك تاني والله حيران يا حيران يلا ياك دوسه حيران دري براين برادرين منازان مشند دار بم حيران خودي داري كريك بامل كرجي نوروزي شيم بام لسگردكي بير داودي برام بقوت بالباسي امن دريم بسكار غلزور لمار باب ممشار ديمقراطي اي اور بخادرينغو زور سپاس دنك خوش بارك نبت اگر اميركي فاصلك من بو بينه پیروز بچه بو کمپانیای فاستینگ بله والله کمپانی شرکتو براستی یکمی کمپانی لکردستان زور سریع زور سپاس عزیز تمام لخوشی دابن برزان بردوام من لقل ایوی عزیز برو خزانه کیتر بینرمان بن جشنا و پیروزه برزان بردوامین و استاش بسیارک آرستی بی ودکیم بسیارکه متعلقة بفاستلينج فاستلينج هي؟ بله أميري فاستلينج هي؟ بله شونا فاستلينج؟ فاستلينج أمريكي باشا خيرايا سعودي هي بله إما برسيارك مان هي أجر والله ما درست بو إما أمريكي فاستلينج 4G بيعك بخشين تواوا برسيارك يا دلي رنگکانی آمیری فاصلین کمانن اختیارات بله سور سپی رشو سپی کسکو سپی رشو سپی بله برزان ولام درسته بارك نبت اگر امریکی فاصلین بمان بینن پیروز بایتان دکم زور سپاسان دکم هوادارم بردام منتن زور بی زور سپاس برزان دموی زیاتر امری فاصلینگ دا بس بکن لسر خلق لگل من بن بینر من بن بینرانی خوشویست و عزیز اما بردوامین لسر پیشکشکردنی برگی پسیار و دیاری و استا پسیارک من هیا پسیارک دله معنای وشی فاصلینگ چیه؟ معنای وشی فاصلینگ به انگلیزی هلبط به انگلیزی چیه؟ فاست بقوي معناه سريع لينك يعني هيلكي سريع يعني هيلكي خيرة هيلكي سريع زور سپاس استاش بارك نبت امريكي فاصلك من بو بينه زور سپاس لخوشي دابن برزان بردوامين لقلطان بينرمان بن
روزە نەورۆزە جژناوە پیرۆزە بینرن رزدار و خوشتوی بردامین سر پیشکش کردن اوان چاف پیکفتنا ناف خوشین وان سیرانیا دا کل پارکا سامی عبدالرحمن آمادن اف خلق همی راستی پیشوازیه که اکجار گرم المهاتا کرنه و کستاف وینتی ویجلای خلقی هولیره و ام گلک سپاسیا خلقی هولیره دکیم راستی نوکه جی گنجه کل دف محمد چانی باشی؟ چه بو وینتی وی بیجی همی برنامه زور سپاسیا کنال ویل تیوی کنه برنامه جوسا جون و دیاریت کمپانیا فاصلینگ دیاریت با خلقی ما زور سپاس بله بسیار آمد بیشتن برزان بسیار بیشتن سیستما فاصلینگ امیر فاصلینگ چیه 3G 2G 4G 4G برسف درسته اگر امریکی فاصلینگ با من بینن پیروز بید زور سپاسیاتون برزان بردوامین لگل من بین برزان لیره دا و بمشی و هاتینه کوتای ام برنامه کلشاری هولیر من انجام دا براستی کاتکی خوش بو شارکی زور جوان بو سپاس بو همو لایک که بجداری لگل من دا کرد سپاس بو ایوش که بینر من بون تا برنامه کی تر مال آوا